ئەنجامدانی نەشتەرگەریە قورسەکان لە شاری سلێمانی بەردەوامە و لە نوێترین ئەنگاویشدا لە نەخۆشخانەی شار کە ئێستا گەورەترین نەخۆشخانەیە لە سەراستی عێراق وەرێمی کوردستان تیمێکی پزیشکی ئیتاڵی باوکاری ڕێکخراوی منداڵپارێزی کوردستان چەند ڕۆژێکە نەشتەرگەری دڵ بۆ ژمارەیەک منداڵ ئەنجام دەدەن. نەشتەرگەریەکانیش کە ئەنجام دراون بریتیا لە نەشتەرگەری کونی سکۆڵەی دڵ و کونی نێوان گوێچکەلا لەگەڵ نەشتەرگەری زمانەی شارخوێنبەری دڵ و بۆری زیادەی دەرەوەی دڵ کە ئەو جۆرە نەشتەرگەریە لە وڵاتانی پێشکەوتوو ئەنجام دەدرێت و خەرجیەکی زۆری دەوێت، بەڵام لە شاری سلێمانی بەبێ بەرامبار بۆ ئەو منداڵانە کراوە. ئێمە واکەین ئیشەڵا ئەو تیمە هەموو دوو مانگجارێک سەردان بکەن ئەو نەشتەرگەریان ناکەن کە لێرە ناکرێت. مەسەرەن ئەو مناڵەی کە ئەمڕۆ عملیاتی بۆ کرێ، ئەگەر بچێتە ئیتالیا یا بچێتە وڵاتێکی تر نزیکەی لەوانەیە دەفتەر و نیوێک دوو دەفتەری تێبچێت. ئەمە یعنی هەموو خزمەتگوزاریەکان لێرە بە خۆڕاییە و بەبێەوەی هیچ شتێ لە نەخۆش وەربگیرێەوە. منە بیڵێم لێرە کە لە سنتەری دڵیش لە خوارەوە ساڵانە نزیکەی 470 عملیات دەکرێت هی نەشتەرگەری دڵ هەر هەمووی بەبەلاش بەبێ ئەوەی هیچ پارەی لە نەخۆش وەربگیرێت. بەڕێوبەری فەرماگەی تەندروستی سلێمانیەوەشی ڕاگەیان قەیرانی دارایی هەرێم کێشەی بۆ کەرتی تەندروستی دروست کردووە. لەبەرەوە ئەم قەیرانە مالیە ئەگەر بەردەوام بێ بەڕێی من 100% خزمەتگوزاری زەرەی بێگا و دابەزێت. پزیشکێکی پسپۆڕی ئیتاڵیش کە یەکێکە لەوانەی نەشتەرگەریەکان ئەنجام دەدەن ڕایگەیاند. Volevo ringraziare tutti il popolo curdo. زۆر سوپاسی میلەتی کوردەکەم بە تایبەت دکتۆر میران، دکتۆر کامەران کە ئەم پێشوازیان لە ئێمە کردووە. یعنی ئێمە زۆر پێ خۆشحاڵین ئەم جارێکە لەم خەستخانە تازەیە نوێیە کە ئیشەکەین. بەڕاستی خەستخانەیەکی زۆر پێشکەوتووە، زۆریش مقتەنیعین بەم ئیشەی کە ئەیکەین. ئێمە ئەمە سێم ساڵە بەردەوامین لەم مشنانەی خۆمان کە ئەیکەین. هیوادارین بەردەوام بین لەم شتانە و هیوادارین ئەم پەیوەندیە بەردەوام بێت لەگەڵ سەحەی سلێمانیە. تا ئێستا سێ کەیسمان کردووە تا ئەمڕۆ بەتەماین یعنی بەردەوامین لە ئیشەکان خۆمانە بۆ نەشتەرگەری بۆ سێ مناڵیکە یا 4 مناڵیکە. ئەو کەیسانەی کە ئێمە کردومانە بەڕاستی کەیسی معقدن. کارتی تەندروستی لە شاری سلێمانی ڕۆژ لە دوای ڕۆژ بەرەو پێشچوونی زیاتر بەخۆ دەبینێت. ئامارە باوەڕپێکراوەکانی عێراق و جیهانی ژەوەیان پشتڕاست کردوێتەوە کە شاری سلێمانی لە ڕووی تەندروستیەوە لە پلەی یەکەمدایە. هەرەوە ژوای کردووە وڵاتیان لە زۆرێک لە شارەکانی تری عێراق و کوردستانیشەوە بۆ وەرگرتنی چارەسەر سەردانی ئەم شارە بکەن. بە گوێرەی ئامارێکی فەرماگەی تەندروستیش لە مانگیەکی ئەم ساڵەوە تا ئێستا تەنها لە نەخۆشخانەی شار 1020 نەشتەرگەری جۆرا و جۆر ئەنجام دراون. هەموو ئەو نەشتەرگەریانەش بۆ وڵاتیان بەبێ بەرامبەر ئەنجام دراوە. دلێر کەمال، کوردسات نیوز، سلێمانی.